فەرماندەی هەپەکە لە شەنگال ئەگیت کەلاری ڕێگەیان پارتی و دەوڵەتی تورک بۆ ئەوەی پەکەکە بەشداری ئۆپراسیۆنی ڕزگارکردنی مووسڵ نەبێت هەموو کارێک دەکەن. مەسەلە شەنگال فەرماندەی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە شەنگال ئاگیت کەلاری ڕاگەاند لە ڕۆژەوەی باسی دەستپێکردنەوەی ئۆپراسیۆنی مووسڵ دەکرێت تا ئێستا پارتی هێرش دەکاتە سەر تەفگەرەکەمان. پارتی بۆ بەشدار نەبوونمان لە ئۆپراسیۆنی مووسڵدا هەموو کارێک دەکا لەبەرەوەشە دەیانەوێت ئێمە لە شەنگال پاشەکشە بکەین. وتیشی تورکیا ئەو کارانە بە پارتی دەکات چونکە تورکیا نایەوێت ئێمە لە شەنگال بین. ئەوەش پلانی دەسەڵاتدارەتی ئاکەپەیە. هەڵبەت ئێمەش دژی ئەوانە بەرنامەی تایبەت بە خۆمان هەیە و هێزمان هەیە و دەتوانین و پلانانە پوچەڵ بکەینەوە و بەشداری ڕزگارکردنی مووسڵیش دەکەین. ئاگیت کەلاری جەختی لەوە کردەوە کە نە دەسەڵاتدارەتی تورک و نە پارتی دیموکراتی کوردستانی عێراقیش بە نیازی ڕزگارکردنی مووسڵ نین و مەبەستیان ڕزگارکردن نییە بەڵکو مەبەستیان پلانگێڕیە و مەبەستیان داگیرکاریە. لە کۆتایی لێدوانەکەیدا ئاگیت کەلاری ڕاشیگەیانە و هێزانی نایەنوێت پەکەکە بەشداری ئۆپراسیۆنی مووسڵ بن بەنیازن مووسڵ داگیر بکەن. ڕزگارکردنی مووسڵ بێ پەکەکە واتە داگیرکردنی مووسڵ. ڕزگارکردنی مووسڵ بۆ گەلانی عێراق گرنگێکی مێژووی و استراتیژی هەیە و ئێمەش بەرنامەڕێژی بۆ دەکەین.